بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، پرسیارمان لێ کرێ سەبارەت بە ئەنجامدانی نوێژی جومعە لە ماڵ کە ئێستا مسلمانان لە حاڵەتی کەرەنتینەدان. ئایا نوێژی جومعە یاخود نوێژە فەرزەکانیان دەبێ بە جەماعەت بکەن لە ماڵەوە، یان نوێژی جەماعەت شەرتە دەبێ لە مزگەوت بکرێت؟ لە وەڵامدا دەڵێن سەبارەت بە نوێژە فەرزەکان باشتر وایە لە ماڵ بە کۆمەڵ و بە جەماعەت بیکەن، ئەو پیاوە لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانی و خێزانی نوێژەکانیان بکەن بە جەماعەت، ئەویان باشترە و ئەجری زیاترە ئینشاء الله. ئەمێنێتەوە نوێژی جومعە ئایا لە ماڵەوە دەکرێت یەشێک لە ماڵەوە هەستێت خوتبەی جومعە بدات، وەکو چۆن لە مزگەوت مامۆستایەک دێ وتارەدا بۆ خەڵک و کەس و کار و مناڵەکەشی دابنشێت و گوێ لێ ڕابگرن؟ ئەمە محەلی نیزاع و خلافە لە بینی زانایان لە کۆن و تازە، و ئەسڵش لەم مەسەلەیەدا نابێت نوێژی جومعە لە غەیری مزگەوت بکرێت، چونکە خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێ: يا أيها الذين آمنوا إذا نودي إلى الصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. واتا أي باورداران كاتب بانجي دو مدريت بانگ درێ بانگدەر لە بڵندگۆی مزگەوتەکان گوێتان لە بانگە بێ، فەسعوا إلى ذكر الله، ئەو جا بەرەو مزگەوتەکان بکەونە ڕێ. بۆیە ئەسڵ وایە نوێژی جومعە دەبێ لە مزگەوت بکرێت، ناکرێ لە غەیری مزگەوت بکرێت. ئەمەش ڕاو بۆ چوونی جمهوری زانایانە، لەوانە ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت، تەنانەت ئیمام ئەحمەد بۆ خۆی 26 مانگ لە سجن بوو، نەقڵ نەکراوە لە ئیمام ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت کەوا ئیقامەی جومعەی کرد بێ لە سجنایە بۆ ئەو کەسانی کەوا سجنن لەگەڵ هاوڕێکانی. و ئەمە ڕاو بۆ چوونی شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت، کە شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت 7 ساڵ لە سجنا بوو بە متەفەرقی، نەقڵ نەکراوە لێی کەوا بوو بێتە پێشنوێش و تاخوێنی سەجانەکان، ئەوانی کە لە سجن لەگەڵیدان هاوڕێکانی. و ئەمە ڕاو بۆ چوونی ئیمامی شافعیە و ڕاو بۆ چوونی ئیمام مالکشە، کەواتە جمهوری زانایان فەرموون ناکرێت نوێژی جومعە ئیلا دەبێ لە مزگەوت بکرێت، لە ماڵ دروست نییە نوێژی جومعە بکرێت. بەڵام لە لای ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ ڕەئی وایە کەوا دەبێت و ئاساییە نوێژی جومعە لە غەیری مزگەوتش بکرێت. و ژمارەی و کەسانەی کە دانشن لە وتاری جومعە لە لای ئەو عەدەد کێشە نییە، و خلاف شەیە لە بینی زانایان ئایا ئیقامەی جومعە بە 40 نەفەر ئەکرێ، کەمتر زیاتر، یاخود 12 نەفەر هاتووە، یاخود 3 نەفەر. ئەمەش محەلی نیزاع و خلافە لە بینی زانایان. قەولی ڕاجح لەم مەسەلەیەش کەوا هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەوەی ژمارەکان لە فەرموودەیەکی صحیحە هاتبێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکرد بێت. و ڕاجح لەو بابەتەش ئەگەر 3 کەس هەبوون لە مزگەوتێکە لە شوێنێکە ئەتوانن ئیقامەی جومعە بکەن عەدا ئافرەتان، کەواتە ئەگەر ئەو کەسانەشی ئیشەکەن بە قەولی دووەم و مخالفەی جمهوری زانایانەکەن، دەڵێن ئێمە لە ماڵین کەرەنتینەین حاڵەتێکی ئاوهایە، من پێم باشە کەوا خوتبەی جومعە بدەم و مناڵ و خێزان و کەس و کار و باوکم و دایکم هەموویان دامنشن قسەیان بۆ بکەم. ئایا حاڵەتەی من جایزە؟ لە وەڵامدا دەڵێن لە لای مەذهەبی ئەبوو حەنیفە دەڵێ جایزە، وتمان ئەسڵ جوایە کە نابێت. ئەگەر ئیش بکرێ بە قەولی دووەم، ئەمە بابەتێکی ئیجتیهادیە وەلای زانایان فراوانە، والله أعلم. بەتایبەت لە حاڵەتێکی ئاوا خەڵکێک دابڕا لە مزگەوت لە وتار لە مەوعیظە، پێویستیان بەوەیەکەوە نەسیحەت و ئامۆژگاری بکرێن. ئەگەر سەرگەورەی ماڵەکە یان کەسێک لە ماڵەکە هەستێت
وتاري جمعيان بو بدأ النصيحة وآموشقاريان بكا إن شاء الله. والله أعلم لو حالتها رنگ دروست بيت وجائز بيت وأمنته وسرو كساني كوا نيجي جمعيان نكردوا يا نايكن يا حالتي كارنتينيان ئایا ئێستاکە دوور کات نوێژ بکەن یاخود 4 کات نوێژی نیمەڕۆ بکەن. لە وەڵامدا دەڵێن مادام لە مزگەوت جومعە ناکەی و لە ماڵش خوتبەی جومعە ناکەی ئەوە دەبێت 4 کات نوێژی نیمەڕۆ بکەیت، دەبێت 4 کات نوێژی نیمەڕۆ بکرێت. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوەجوانەکانی بە صیفاتە بەرزەکانی لەم ناڕەحەتیە بمان پارێزێ و شیفای هەموو نەخۆشی مسلمانان بدات. وصلى الله وسلم على نبينا محمد.